بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ کاگە میری قازی ئەندامی کۆمیتەی ناوەندی یاخود مەکتەبی سیاسی پێشووی حیزبی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی سربەخۆیی کوردستان. کاگە میر بەخێرێتەوە بۆ بەرنمەکەمان. سپاس دەکەم کاکە سڵاو لە بینەران و سپاس بۆ ئێوەش. سپاس لە جەنابەت. کاگە میر لە ئێمە لە ئەڵقەی پێشوودا باسی کۆمەڵێ بابەتی مێژوویمان کرد. دیارە بەداخەوە مێژووەکەی ئێمە دیارە هەروایە کە هەندێک جار زۆربەی باسی شتی ناوخۆی و شەڕی ناوخۆی و ناکۆشیەکان و ئەوانەیە. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەین کە کاک سلێمانی معینی و ئەوان ئەمانە بۆچی چارەنووسیان بەوە گەیشت کە شەید کران یاخود کوژران؟ وەڵاهی برا فارسەکان شتێک دەڵێن خودکردەرە تەدبیر نیست، پیاو ناتوانێت بڵێ بۆچیان کرد ئەوە، بۆچی کرا. کارێک بوو لە ڕوانگەی منەوە بە بۆچوونی من زۆر حیساب نەکرا و زۆر هەڵا زۆر بەپەلە بێ هیچ لێکدانەوەیەک کە هیچ حیسابێکی بۆ نەدەکرا، هیچ ئایەندە و داهاتوویەکی نەبوو، هیچ سەرکەوتنێکی پێوە نەبوو بێزگە لە مەئاسات و مشکلاتی ناوخۆیی خەڵک و حیزبی دموکراتی کوردستان لەگەڵ جیهاتی سیاسی دیکە. کەواتە یعنی ئەو چارەنووسە چاوەڕوان کرا بوو بۆیان؟ مەسەلەن ئێوە هەڵوێستان چی بۆ ئەو کاتە؟ ئەو کات هەڵوێستی ئێوە ئێمە هەڵوێستمان ئەوەی مابووینەوە و لەگەڵ ئەو بۆچوونە نەبووین، هەڵوێستمان ئەوە بوو کە بتوانین قەناعەت بەو برادەرانە یا بە کاک سولێمانی موعینی بکەین کە خۆ بپارێزێ لە کردەوەیەکی ئەوتۆ. بەڵام کردەوەکە کرا و ینی ئیشەکە کرا بوو دوای ئەوە دوای وی ئێمە مەشغوڵی ئەوە بووین کە کار و خەبات و تێکۆشانی خۆمان بە شێوەی خۆمان ئیدامە بدەین بەو شێوەی کە لە پێشتردا هەبووین. چوونی کاک سولێمان بۆ ئەو دێ و ئەو حرەکەتە تەئسیرێکی لەسەر ئێمە نەبوو بە هیچ شێوەیەک. جار جار ئەگەر مناسەبەتێک هەبا هاتبا پێش لەلایەن شۆڕشەوە بۆ ئارامکردنەوەی وەزعەکە و بۆ جێڕانەوەی ئەو جەماعەتەی کە چووبوونە ئەو دی و ئەوە بۆ گەڕانەوەیان ئەگەر ئەمرێک هەبا من حەولم دەدا بەش بە حاڵی خۆم پەیوەندیان پێ بکەم، بە تایبەتی لەگەڵ کاک سولێمانی موعینی دوو جار سێ جار ئەو دەیدارەم هەبوو لەو دێ و لە مەنتەقەی لە بنێ و خەڵێف و لە نۆکان و لەو ناوە بۆ ئەوەی بتوانم وەزعەکە ئارام بکەمەوە. چی بووکەوە زۆر پێداگریە کرد لەوەی کە بەردەوام بیانی هۆکارەکەی چی بوو؟ ئەو بڕیارە بۆچی و بڕیارەیدا بوو؟ یعنی وەختە خۆی وەکو سکرتێر یاخود کەسی یەکەمی حیزبی دیموکرات داناو؟ وەڵای ڕەنگە بە هەویای بە تەویای شتێکی واش بوو بێ، بەڵام بڕوا ناکەم ئەو بیتوانی بە ئەوە بکە، چونکە ئەوە توانایەکی دەوێ، ئەوە شخصێتێکی دیکەی دەوێ، ئەوە وەزعێکی دیکەی دەوێ. ئەوەندە بۆ کاک سولێمان ئینسانێکی خۆشەویست و لە مەسئولینی یەکەم و دووهەمی حیزبی دموکراتی کوردستان بوو. ئەو وەخت لەو زەماندا هیچ دەلیل و بەڵگە و سەبەبێک ئێمە شکمان نەبرد، ئەمن شکم نەبرد بەش بە حاڵی خۆم کە بۆچی ئەو حرەکەی دەست پێ کرد. بەڵێ ئەگە باسی کۆنفرانسی ساڵی 1969 بکەین، کاک ئەحمەد بەشداری کرد لەو کۆنفرانسەیە؟ ئەگەر نەیکرد بۆچی نەیکرد؟ نەیکرد. عیلەتەکەشی ئەوە بوو سەرۆکایەتی شۆڕش جەنابی
بارزانی پێی باش نەبوو کە کاک ئەحمەد بێتەوە بۆ ئەو کۆنفەرانسە و بەشدار بێت و ئێمە پێمان کوت کە مەسلحەت نییە ئێمە پەیوەندیمان پێکەوە هەیە تۆ لە ئێمە دووری بەڵام دەبێ ماوەیەکی دیکەش چاوەڕوان بی باوەکوونێت تۆکتان بگەڕێەوە ناو ئێمە و تۆ هەر گەورەی ئێمە بەس حسابی بۆ کرا لەو کۆنفرانسەیە حساب بۆ کاک ئەحمەدیش کرا بەڵێ ئەوەی کۆنفرانسی بڵێن ساڵی 69 چیتان گۆڕی توانیتان جارێکی تر ینی هەستنەوە و دەست بە خەباتی خۆتان بە شێوەیەکی تر بکەنەوە دەست پێک بوو بەڵێ دەستمان پێکردەوە بەڵێ وردە وردە داهاتینەوە سەر تەرمیمی مرکزیەت و ناوەندی خۆمان و دابشکردنی کار و پۆستەکان و هێندێک بەرنامە بۆ دیدارەکان لە باشووری کوردستان و هێندێک بۆ ڕۆژاوە مەزموعە کادرێکمان وەڕێخست بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژاواش بۆ ڕۆژاوا بۆ ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات بۆ لای کاک ئەحمەد تۆفیق و دیارە بۆ ڕۆژهەڵاتیش هەیئەتێکمان وەڕێخست کادرەکانی ئێمە چوونە ئەو منتەقەیە و دیدار و شتیوا هەبوو لەگەڵ جەماعەتی دیکەش کە بتوانین لەسەر پەیگیری بکەین بۆ ئارامکردنەوەی وەسعەکە و بۆ زەمینەیەک فەراهم بکەین بۆ گەڕانەوەی ئەو دۆستانەی ئێمە کە لەو دێ و مەترسیان لەسەر بوو. بەڵێ کاگەمیر کاک ئەحمەد تۆفیق خۆی تەسلیمی حکوومەتی عراقیەکە هۆکاری ئەوە چی بوو بە بڕوای تۆ ینی چونکە تۆ دوای ئەوە ژوازام لەسەر داوای ژەنڕاڵ بارزانیە چیتە بەغا و دیدارتانە بێت دوا دیدار جەناب لەگەڵی کاک ئەحمەد دەبێ ینی هۆکارەکەی چی بوو بۆچی خۆی تەسلیمی حکوومەتی عراق کرد؟ وڵا هۆکارەکەی لە پێشدا ئەوە بوو کە دڵی ئێشا بوو چاوەڕوانی ئەوە نەبوو لە برادەرەکانی خۆی دوور بکرێتەوە ئەوەی بۆ خۆی بە مجازاتێک حیساب دەکرد کە پێی وا بوو دەرحەق بە و ئەو مجازاتە کارێکی باش نییە کارێکی باش نییە نەمانتوانی هەرچی من حەولم دەدا یا دۆستانی دیکە کە دەچوینە دەیداری پەیتا پەیتا حەولمان ئەوە بوو کە ڕەنگە مەسلحەتی ئەو شۆرشە ئەوە بێ کە تۆ لێرە بی جارێت تا شەرایطێکی دیکە ئێمە هەین ئێمە لە خزمەتداین پێکەوە کار دەکەین تۆ هەر بەرپرسی یەکەمی ئێمەی تۆ هەر سکرتێری ئێمەی بەڵام لێرە بە پەیوەندیمان هەیە تۆ لێرە بە ئێمە لەوێ ڕێک و پێک زۆرت ڕێز لێ دەگیرێت زۆری حرمەت لێ دەگیرا لەلایەن مەسئولین لەو منتەقەی ئەوێ بەڵام ئەو نەوعێک گلەیی هەر هەبوو نەوعێک گازەندەی هەر هەبوو نەوعێک بڵێن ئەو شتانی لە دڵ گرتە بوو بەڵێ دڵی ئێشا بوو کە تەبعید کراوە نەفی کراوە لە حاڵێکدا نەفی نەکرابوو ڕنگ بوو ئەوە بە قازانج بێ کە لەوێ بێ بە پێی قسەی زیندەیات سەرۆک بارزانی پێی وا بوو جارێ مەسلحەتە ئەحمەد لەوێ بێ جەنابەت کە لە بەغا بینیت ینی دوادیداری ئێوە هیچ پەیامێکی بارزانیت گەیاندا ئەو یاخود هیچ پەیامێکی هەبوو بۆی کۆنکرێت ینی ڕەنگە ئەوە شتێکی زۆر مێژوویی بێ کە لە دوای تۆ ڕەنگە کەسی تر نەیبینی بێ ئەو کە چۆتە بەغدایە قەراری داوە بچێت تەسلیم بێ بێتە پەنابەری حکوومەتی عێراق بەبێ ئاگاداری ئێمە بووە ئاگامان لە هیچ نەبووە بەس قەزا ئێمە وەزعمان زۆر باش بوو پاشێ و کۆنفەرانسە گوتوینە سەرکار و هەیئەتێکشمان نردبوو بۆ وێ و ئەویشمان مۆزەف کرد و کە لەگەڵ ڕۆژاوا و ئەحزابی ڕۆژاوایی پەیوەندی بگرێ بەیاننامەیەکمان هەبوو کە لەوێش تەکسیر بکرێ و بڵاو بکرێتەوە ئێمە ئومێدێکی دیکەمان پێ بوو لەو سەرودەم کە هەیەتەکەی ئێمە دەڕۆیشت من چوومە خزمەت کاک ئیدریس داوای دیداری
جەنابی بارزانیم کرد فەرمووی لە ڕاوە بەرازە ئەو ئیستیلاحە ئەمە دەمانزانی یعنی چی یعنی چی یعنی حزوری نییە لێرە لە سەفەرە ڕاوەستە قەدەرێک لێرە ڕاوەستە چاوەڕوان من 6 ڕۆژ چاوەڕوان بووم وڵات 10 ڕۆژ تقریبان چاوەڕوان بووم پەیامێکی کاک ئەحمەد بۆ من هات کە ئەمنیش لەگەڵ ئەو هەیئەتەی کە دەڕوا بۆەوەی ئەمنیش بچم لەگەڵ بم ئەم جوابم داوە کە من چاوەڕوانی جەنابی بارزانی و چونکی لێرە نییە حزوری نییە ڕادەوەستم تا دێتەوە من کارم ئەوەیە ئەوم پێسپێراوە دواتر کە ئەچاوم بەڕێزیانکەوە دێم کەواتە دیدارەکەی تۆ بارزان من نەچم بۆ دیدارە چونکی منتەزیری ئەو دیدارەی دیکە بووم کە مهمتر بوو بۆ ئێمە 19 ڕۆژە من چاوەڕوان بووم جەنابیان نەگەڕانەوە من بەپەلە گەڕامەوە بۆ نێو کادرەکانی خۆمان لە منتەقەی قەڵاتزێ تقریبان ئێمە 22-23 جوار کادرێکمان هەبوون کادری منتەقەی ئەودی و هاتوچۆیان دەکرد بۆەوەی دابنیشین پێکەوە تازە کۆنفەرانسمان گرتەوە هەیئەتمان بەولادا ڕۆشتووە راپۆرتێکی گشتی بدەینەوە بەو برادەرانە لەوێ بووم لە قەڵاتزێ هەتا ئێوارێ گەڕامەوە بۆ شوێنەکەی خۆم لە سەرگەی نێڵ لە پەنا قەندیل منتەقەی شارۆش شەوێ درەنگ ئەو برادەرانی کە من لە قەڵاتزێ دیت بوو من و کۆ ببووینەوە دوو کەسیان هات بە پەلا شەو درەنگ ساعت 12 شەو یەکی شەو لە دەرگایاندا و پێشمەرگەی لەگەڵە من بۆ برادەر دەرگای کردەوە دوو کادری خۆمان بوون هاتن دیار بوو شڵەژا بوون تێکچوو بوون گوتم چ خەوماوە چ خەبەرە بۆ هاتوو ئەمن تازە لەوێ گەڕاومەوە کردم وەڵڵا پاش گەڕانەوەی تۆ پێشمەرگەیەکی کاک ئەحمەد تەوفیق هاتووە نێوی ڕەحیمە کە من دەمناسی ڕەحیم هاتۆ نامەیەکی بە پەلە و بە تایبەتی بۆ تێوە هێناوە دیتمەوە کوڕە و تەمەشای کوا نامەکەم وەرگرت نامەکە نووسرا بوو زۆر کورت زۆر مختصەر فڵان کەس سڵاو ئێمە ڕۆیشتین خۆمان تەسلیمی حکوومەتی عێراق کرد بەرەو حکوومەتی عێراق دەڕۆین داوا دەکەین ئێوەش بە پەلا بگەنە نزیکترین پۆستی دەوڵەتی ئەوە نامەکە بوو لەگەڵ نامەی لەو نامەیە زانیتان کە ئەو خۆی تەسلیمی عێراق بەڵێ لەو نامەیەدا نامەیەکی دیکەشی لەگەڵ بوو نامەی مەلا ڕەشید بوو کە ئەندامی ناوەندی ئێمە بوو ئەو نووسی بووی ئێمە ڕۆیشتین ئێوەش قەراری خۆتان بدەن باش کەواتە ئەگەرە و پرسیارە بکەم ئێوە 2000 کە لە بەغا بینیتان باسی چیتان کرد چی پێوتی ینی کۆنکرێت چی پێوتی وڵای کۆنکرێت هیچ جوابێکی نەبوو بیداتەوە بە من هیچ هیچی نەوەت ینی هەروتی کە من هەروە هاتووم و تەواو چۆن ینی مەبەستی گلەیی هەبوو ئەویش بچێتە دەرەوەی لە جەنابی بارزانی هەبوو لە پێشدا کە ڕعایەتی وەزعیوی نەکردو و ڕعایەتی ڕۆژهەڵاتی نەکردو و خۆی بە مەزلوم دەزانی و خۆی بە ئێمەش بێوەفا بووین کە بە قسەویمان نەکردو ئەلەوانە کتمە حیزبی سیاسیم برامە بە قسە تۆ بەبێ قەراری ئێمە هاتووی ئەگەر قەرار بێ حیساب بکەین دەبێت تو بین تۆ محکەمە بکەین تۆ بەبێ ڕێی ئێمە هاتووین بەبێ نەزەری ئێمە هاتووی بەڵام مەلا ڕەشید و ئەو جەماعەتەی دیکەش کە بردبوونی لەگەڵە خۆیان ئەوان زۆر عاجز بوون زۆریان پێ ناخۆش بوو دەگریان زۆر متعسیر بوون زۆر ناڕەحەت بوون لەو حاڵە و لەوە من قسەکانی جەنابی بارزانیم پێکوت چونکە من
لەبەر بەرنمەکەی تۆ نامەوێت بیجەرمەوە بەڵێ بەس چی پێوتی من پرسیارم کرد لە جەنابێت من ویستم بۆی باشزانانی بۆ خۆی بە ئەمری خۆی کوتی بڕۆ بیبینە ئەحمد ڕۆیشت و پێم ناخۆشە بۆچی وای کرد باشدانیش لە منی پشتی بۆ وای کرد وەڵا ئەمن دلیل هەر ئەوە دەبینم گلەی هەیە لە جەنابەت و دڵێژ بوو ڕۆیشتۆ دەنا هێت سەبەبێکی دیکە نابینم ئەحمد بەقەت کوڕەکانی خۆم خۆش دەوێت بۆ من زۆر جێ ڕێزە و ڕۆیشت و شەقەیدەنا من هیچ دڵم لێ نەشکاوە دەزانم ئەحمد پیاوێکی خەباتکار و تێکۆشەر و ئازا و بەجەرگە لە هەر شوێنێکی بێ خەیانەت ناکە خەیانەت نە بە من دەکانە بە کورد نە بە کوردستان بەڵام دیارە دۆستایەتی منی پێخۆش نەبوو بۆی ڕۆیشت ئەوانەی پێ بڵێ من مەز بێنێ من ناتوانم بچم بۆ بەغدا خۆ من هیچم نییە لەگەڵ ئیدریس قسە بکە ئەو تەرتیبی دێک باش ئەو قسانەی تۆ ینی ئەو قسانەی بارزانیت بە کاک ئەحمەد وت بەڵێ کە من گەیشتمە بەغدا لەو ڕێگایەی کە کاک ئیدریس داینابوو بۆ من ئەو قسانەی بارزانیم هەموو پێکوت پێشم کورد بارزانی هەر ئەوەندەیە گلەی لێ دەکات دەنا هیچ ئارەزووی بە تۆ هەیە ئەوی شەرە بوو بۆ من هەر گەورەیە بۆ من هەر باشزانیە بەڵام ئەمن ماندوو بووم ئەمن چیری کە ناتوانم بەبێ ڕەفیقەکانی خۆم بژیم و لەو ڕوانگەیەوە هاتووم ئیتمینان دەدەم بە ئێوە و بە بارزانیش هیچ هەنگاوێک هیچ حرەکەتێک هیچ جوڵانەوەیەکی ئاوا ناکەم کە زەرەری کوردی لێ بکەوێتەوە یا بە زەرێری کورتەوە بە یاگلەی بارزانیم بێتەوە بۆچی عراقیەکان کوشتیان شەیدیان کرد هۆکاری چی بوو هیچ بەڵگە دەلیل شتێک هەیە کە بزانن ینی شەهید کراوە ینی تەرمەکەی هەیە شتێک هەیە دواتر کە پەیوەندی ئێمە لەگەڵ عێراقیەکان ساز بوو ئیمن ئەمن بەرپرسایەتی پەیوەندی حیزبی دموکراتم هەبوو لەگەڵ عێراقیەکان قەدەرێکی تەواو ئەو بێدەنگ بوون لەسەر مەسەلەی ئەحمەد تۆفیقیەوە تا لە ڕۆژێک لە منیان پرسی دیارە 6-7 مانگ پاشتر پاشەوەی چوو لە منیان پرسی کوتیان باشە ئەحمەد تۆفیق جاسوسی ئەمریکایە ئەمسم ئەحمەد تۆفیق ئەوەی ئەحمەد تۆفیق بناسێ خدا بۆ جاسوسی دروست نەکردو بۆ کەس نە جاسوسی ئەمریکایە نە جاسوسی ئێرانە نە جاسوسی مەلا مستەفایە نە دەشبێ بە جاسوسی ئێوە ئەحمەد تۆفیق خدا بۆ جاسوسی دروست نەکردووە کوتی عەرەبیەکەی ئاوا شەی غەریب بە عەرەبی وای کوت ئەمنیشتم بۆ کوتی ڕەفیقەکانی تۆ وا ناڵێ ئەمجی لەسەری نەڕۆیشتم کوتم ئێستا کە ئێوە نەزەرتان بنیسبەت ئەو ئینسانە خرابووە فکری ئێوەیان گۆڕیوە لەسەر ئەو ئینسانە شەرافەت من بۆ عەرەب و بۆ ئێوە بۆ حکوومەتی عێراق ئەوەیە لێسی پاسەیەکی بدەنێ با بڕوا بۆ وڵاتێکی ئوروپایی لەوێ داوای پەنابەری بکە هێندێک مات بوو کوتی شتێکی معقول و ئینسانیە بەڵام ئیتی زیاتری لەسەر نەڕۆیشت و ئەمن لەسەر ئەوان هەرەوەندە قسەیان بیستوە تەفسیری جیاوازی لێ دەکرێ بە قسەی ئەو کابرایە بێەوەی کە جەنابەت دەڵی وای وتووە ڕەفیقەکانی ڕەفیقەکانی کێنە بێ قاسم لەوەوان بۆ بن کە بە منی کوت ڕەفیقەکانی تۆ وا ناڵێ بەڵێ ڕەفیقەکانی تۆ چێ بوون ئەو کات ڕەفیقەکانی من وەڵا دکتۆر قاسم لە بوو کەریمی حیساوی و حەمەد ئەمینی سێراجی بوو دەکرێت ئەوان تۆڵیان لێکرد بێتەوە لە کۆنگرەی دوو مەسەلەن شتیوە هیچ من ناتوانم ئەو حکومە بدەم بەڵام ئەم قسەی ئەو کابرایم بۆ جێڕایەوە کە مەسئولی ڕەوابێتیان بوو لەگەڵ ئێمە باش دەبێت پیا بۆ خۆی بزانێ قسەی باشیان نەکردووە دوا پرسیارم لەسەر ئەو مۆزوعە
یعنی لە ساڵی هەفتا لەو کاتەوی کە بێسەر و شوێنەکرێ هەتاکو ئەم کاتە ئەم هەموو بەڵگە و دکومنت و شتێک کە گیرا لە عراق و پەیوەندی حیزبی دیموکرات لەگەڵ عراق و ئەمانە ئێوە هیچ سەرەداوێکتان بۆ دەرنەکەوت کە چیان لێ کردووە لە کوێ ناشتویانە نەخێر هیچ سەرەداوێک دەست نەکەوت چونکە ئێمە هیچ پەروەندەیەک شتێکمان دەست نەکەوت ئەوەندەی من بەش بە حاڵی خۆم حەولمدا کوتیان لە لای کاکە حەمەی حاجی مەحموود فایل هەیە لە لای کەسی دیکە فایل هەیە لەسەر حیزبی دموکراتی کوردستان هیچ فایلێک نەبوو هیچ شتێک بڵاو نەبووە هیچ شتێک نەکەوتە دەست ئێمە بەو شکلە لەسەر ئەو برادەرەش کاک ئەحمەد تۆفیق هیچ شتێک نەکەوتە دەست ئێمە هەتا شۆرشی جمهوری ئیسلامی ئێران ئەو وەخت ئێکێک لەو کەسانەی کە لەگەڵی لە سزن بووە ئەو پێشمەرگانە وەختێک گرتوویانە پێشمەرگەیەکشی لەگەڵ بۆ ئەویشیان بردووە ئەویان لەگەڵ کاک ئەحمەد زیندانی کردووە بە پێی حیساب و قسەیوی هەموو ڕۆژێ بردویانە بۆ تازیب سەر لە بەیانی تا شەوێ بێهۆش هێناویانەتەوە لە ژوورەکە فرێیان داوە حدودەن 3 مانگ ئەو کەسە دوایی بەربووە ئەو کەسە دوایی بەربووە گۆڕیویانەتەوە لەگەڵ گیراوی ئێرانی و عێراقی سەربازی وان و فڵان و ئەوە بە نێوی گیراوی ئێرانی عێراق تەحویلی داوەتەوە لە مەهابات هاتە لای من دیتم ئەو بۆ جێرامەوە کوتێ پاشی 3 مانگ حدودەن شەوەیەکی تاقەت و توانای نەما بەرە بەیانێک کە هەستام نەما فەوتی کردبوو چون پێم کوتن دەیکوت 2 ڕۆژێژ نەهاتن جەنازەکەی ببەن تەقەم لە دەرچێ هێناکتم بابەوە فەوتی کردو و وەرن بیبەن تەلیسێکیان هێنا لە تەلیسەکەیان داخنی جێی لاقی نەدەبوو چونکە کەمێک قەدوەڵین بۆ ئەحمەد تۆفیق ئینسانێکی قەدوەڵین و باڵا بەرزەوە بوو کابرا جنێوێکیشی داکوتی لاقی چەند درێژە هەڵیان گرتو و بردیان فڕێیان داوەتە چۆ مالوم تەنها بەڵگەیەکە هەبێ ینی بڕوای پێ بکرێ ئەو قسەی ئەو کەسێ قسەی ئەو کەسێ بەڵ هیچی دیکە نیە و ئەویش ئەوەندەیە کتۆکە ئاوای وەڵەکە وا بوو لەوێدا لەژێر تازیبدا مشت زۆر باشە کاگەمیر ئێمە پشوویەگەین و دوایی پرسیاری ئەوەکەین کە شەهید قاسم لۆوان نەگەڕێنەوە ینی لە پڕێکە لە بەغاوە سەر دەرهێن و دوایی لە گەڵاڵات ئێوە ئەیان بین کاگەمیر ئێوە لە کۆنفرانسی 69 ئەو برادرانی کە لە دەرەوە بوون وەکو دکتۆر قاسم لۆ و کاکەریمی حسامی ئەوانە ئەمانە هیچ پەیوەندیەکیان بە حیزبەوە مابوو ئاگاداری و کۆنفرانسە بوون چکە دوای ئەوە لە ساڵی هەفتەیە لە بەغا و لە گەڵاڵەوە سەر دەرەهێنن ئێوە ئاگاداری ئەو هاتوو چۆشتە بوون ئەوان لە بەغدا بوون ڕەنگە ئاگادار بوو بن ئەمە کۆنفرانسمان ئەو کاتەوان لە بەغا بوون کە کاتە ئەوان لە بەغدا بوون ساڵی 71 کە ئەو تەوافقە کرا هەفتا بڵێ ئەوان لە بەغدا بوو ئێمە نەمان دەزانی لە بەغدان بەڵام من بۆ کارێک چوو بوومە مەکتەبی سیاسی و تەنفیزی نەچوو بوومە لای جەنابی کاگەی درێژ شەو ئێوارەکەی هاتمەوە لای مامۆستا هەژار و مامۆستا هێدێ مامۆستا هێمن لە بنکەی مەکتەبی تەنفیزی هەرێکەی خێوەتێکیان هەبوو هاتمەوە بۆ لای ئەوان شەو دکتۆر قاسملو و کاک حەمەدەمینی سیراجی و کاک یوسفی ڕێزوانی هەرسێک لەو خێوەتە لەو کەپرەوە ژوور کەوتن کەپری مامۆستا هەژار سڵامیان کرد و هاتن دانیشتن و ئەو وەخت ئێمە زانیومانە بە دەقیقی کە دکتۆر قاسملو و کاکەریمی حیسامیش لە بەغدا
ئەو شەوە منزانیم ئەو شەوە دانیشتین هێندێک ئەحواڵ پرسی وەزعی مەعمولی و ئەوە لە هەستانی ئەواندا ئەوان میوانی مەکتەبی سیاسی یا مەکتەبی تەنفیزی بوون لە میوانخانەی شۆرش بوون وەکو میوان ئەوان چاویان بە بارزانی کەوتبوو لەو مەسافەیە وابزانم بەڵێ یا چاویان پێکەوت بوو یا دواتر چاوێت بەڵام چاویان پێکەوت بوو بارحەڵ بەڵێ بە منیان کوتیان ئێمە سبینێ پێما خۆشە بتبینی کتم بەڵە زۆر باشە من و مامۆستا هێمن کە ئەویش هەڵبژێردراوی ئەو کۆنفەرانسەی ئێمە بوو ئەندامی ناوەندی بوو چوین دیدارمان لەگەڵکردن و لەگەڵیان دانیشتی بەڵێ یعنی کەواتە ئەوە سەرەتایەک بوو بۆ ئەوەی پێشنیاری ئەوان ئەوە بوو کە دابنیشین بەیەکەوە مشکلات ئەگەر هەبێ و هەلێکین و بەستا ئەو کاتاوان بە ناوی چی و ئیشیانەکە یا ئیشیان نەکردو ئیشیان نەکردووە بە ئێمەشیان کوتیان ئێمە ئیدعای ئەوەمان نێ ئێمە حیزبی دموکراتی کوردستانین ئێمە لە دەرەوە بووین بەڵام هاتوینەوە و ئەندامی قەدیمی ئەو حیزبین و هاتوین با پێکەوە هاوکار بین و بەیەکەوە ئێمەش دەستەیەکی نێستا گرروپێکین دەستێ و کەسانە بوون جەماعەتێکی لەگەڵ سولەیمانی مەعینی کە گەڕابوونەوە لە ڕێگای کاک حەمەدەمینەوە لە بەغدا بوون ئەوان لە بەغدا بوون لەوێیان دانابوون هات ئەوان نیشمان هەیە با پێکەوە دانیشتین تەوافقێک بکەین و کێشە کێش و ئەوەمان لەوێ بڕیارتاندا کە کۆنفرانس یاخود کۆنگرێ بەستن بۆ ئەوەی یەک بگرنەوە یاخود پەیڕۆ پرۆگرامی تازی حیزب دابنێن یا چیتان کرد یا ئەوە دووسێ کۆبوونەوەی گەورەی لەسەر کرا ئێمە بەشێک لە نێو ئێمە نەزەریان وا بوو کە نا ئەوان کاری خۆیان بکەن ئێمە لەگەڵەوان نایکەین بەشێکی عمدا لە ڕاستیدا یەکی وەکو من و چەند کەسێکی دیکە بە قسەمان نەکردن کوتمان ئێمە پێمان خۆشنە حیزبی دموکرات لە دوێ بێتە دوو بەش ئێمە بەشێک بین وانیش لە بەغدا بەشێکی دیکە بن و ئەو کێشە بە قازانجی حیزبی دموکرات نازانین بۆیە ئێمە لە داوای خۆمان دێ نەخوارێ لە داواکاری خۆمان لەگەڵیان هاوکاری دەکەین بە یەکەوە دەبین تا ئەو ڕۆژەی کە دەتوانین ئەگەر هەر نەمانتوانی ئەو حیسابێکی دیکە توانیتان توانیمان و نەشمان توانی ینی توانیمان بەڵام بە ڕزایەت نەبوو ئەو توانینە بەوەمان ئاوامان توانی کە نەیەڵین حیزبی دموکرات لە دوێ لەگەڵەوەش لەوان ڕازی نەبووین لە هەڵوێستیوان و لە پەیوەندیوان و لە کارەکانیوان ڕازی نەبووین پەیوەندیەکان مەبەست چییە ئەوەی لەگەڵ حیزبی تودەوانە لەگەڵ حیزبی تودە و لەگەڵ حیزبی شیوعی و دی سوزانم نزیکێکی زیاتر لەگەڵ حکوومەتی عێراق و ئەوە هەرچەند ئێمە بۆ خۆمان مەربوط بووین لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام مەحدود لە پێش 69 حیزبی دموکرات هیچ پەیوەندیەکی لەگەڵ حکوومەتی عێراقیان نەبوو یعنی پەیوەند نەمان بۆ هەتا ئەو وەختەی کە هاتنە خزمەت بارزانانی نەمەش هەیئەتی دەوڵەت بوون دەهاتنەوێ ئەو بە منی فەرموو من لە لای ئەحمەد تۆفیق دەگەڕامەوە بە منی فەرموو دەچێوە لای ڕەفیقەکانت لە قەڵازەیان ناوتم بەڵێ ئەمن قەدەرێکە لەوێنێ و دەچمەوە فەرمووی ئەمن لە بیرم نابێ ڕۆژی جمعە وەرە میوانخانەی من لە حاجێ ومەران کتم بۆ بێ کوتی وەرە عەرەب دێن عەرەب مەنزوری حکوومەت تۆش وەرە تم باشە تۆ لەگەڵ عەرەب دێ و عەرەب هاتوون و تەوافقتان هەبووە لەگەڵ عەرەب ئەو بۆ ئێمە سەرکەوتنم بۆ بێ فەرمووی وەرە نۆبەی ئێوە من چت پێ دەڵێم وەک کتم بە کەواتە لەسەر پێشنیاری ئەوان ئەو پەیوەندی ڕاستمیە لەسەر ئەمری بارزانی من چووم و ئەو ڕۆژە چووم و دیدارم بارزانی تەشریفی لێ بوو دکتۆر مەحموود و بارزانی بەیەکەوە بوون هەیئەتی 6 کەسی عێراقی و حکوومەتی عێراقیش لەوێ دانیش بوون کە
سامەڕایی سەرۆکایەتی دەکرد. عەبدولخالق سامەڕای. بەڵێ. یعنی پەیوەندیەکە لەوێەوە لە ڕۆژەڵا بارزانی بۆ خۆی بوو فەرمووی ڕووی لە سامەڕایی کرد کوتێ ئەوە نێوی منێ کورد نێوی ئەمیرە و شۆرەتی قازی و لە مەسئولینی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو دیون و تا ئێستا لەگەڵ ئێمە بوون لە شۆرشی ئێمەدا بوون لەگەڵ ئێمە بوون و پشتیوانیان لە ئێمە کردەوە و بەشێکن لە میلەتی ئێمە ئێستا ئێمە سازاوین ئێوەش نۆبەی ئێوەیە کە کۆمەجی ئەو حیزبە بکەن بۆی ئەوانش لە وڵاتی خۆیان بگەنە دەستکەوتێک بگەنە تەوافقاتێک. کاگەمیرەوە حیزبی دیموکرات داوا لە تۆکە کە بچیتە دەرەوەی وڵات ئەچیتە ئەڵمانیا و دوایە چیتە سوید و لەوێ حیزب هینی هەبوو کۆمیتەی هەبوو یاخودەوە جارێکی دروستان کرد نەخێکی نەبوو ئێوە دروستان کردو ینی لە ئەوروپا ئەو خەڵکانی کە لێ بەهمەتی چەند برادەرێکی دیکە لەوانە کاک محەممەدی محتەدی کاک سەلیمی بابانزادە کاک حاجی ئەحمەدی ئەوە لەگەڵ حیزبی دموکرات بوو بە هیمەتی ئەوانە ئێمە لەوێ کاروباری خۆمان ڕێک و پێک کرد و کمیتەی نوێنەرایەتی دەرەوەمان هەبوو لەگەڵ کۆمەڵی خوێندکاران و لەگەڵ مەسەلەن پارتی و ئەوانەی علاقەتان هەبوو بووین بەڵێ علاقەمان تونند بوو مەربوط بووین. باشە بۆ مێژوو ئەو کۆمەڵی خوێندکاران دیارە زۆر پشتیوانی لە شۆڕشی باشووری کوردستان کردووە. ئەی هەڵوێستی بەرامبەر پارچەکانی تری کوردستان چی بوو؟ جەنابەت باسیەوەکەی کە ئەڵەی نوێنەری پارتی دژی ئەوە بوو ئێمە لە سوید بە دژایەتی حکوومەتی شاهنشاهی خۆپیشاندان بکەین بۆچی دژ بوو کە جەمال ئینشاءڵڵا ئەگەر وەختێک دەیدارێکت بۆ ڕێکەوت لەگەڵ کاک جەمال عەڵەمدار لەو پشت وەڵا کردومانە دیدارمان کردووە بەڵام جەنابەت عەڵەمدار و تەشکیلاتەکانی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئێران ڕەوابیتی خۆیان هەبوو ڕەوابیتەش تازە نەبوو ڕەوابیتە دەیان ساڵ بوو هەبوو بەس خۆی وەکو کۆمەڵی خوێندکارانتان نەوەکو بڵێن حیزب بوو ئەوانە ئەگە بۆچی بڵان نەرایەتی تەشکیلاتی پارتی دموکراتی کوردستان بوون لە دەرەوە ئێمەش تەشکیلاتی حیزبی دموکراتی کوردستان بووین لە دەرەوە هەر دگلاشمان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە دەرەوەی وڵات ئەندامتان هەبوو ئەنداممان هەبوو بەشدار بووین فعالیتمان لەوێدا بوو لە ئەوروپادا دەمۆستراسیۆنی گەورە گەورە و کاری مشتەرەکمان دەکرد بە نێوی خوێندکارەکان نە بە نێوی حیزب و پارتیەکان جا ئەوان پێیان وا بوو تەشکیلاتی ئەو وەختی پارتی دموکراتی کوردستان پێیان وا بوو هەر حرەکەتێک لەوێش بکرێ دەبێ یان نەبێ یا بە ڕزایەتی پارتی دموکراتی کوردستان بە قسەتان کردن یا ناوەڵە بە قسەمان نەکردن وە قسەشیان ناکەین ئێستاش بە قسەیان ناکەین چونکی ئەوە زۆر داوایەکی کەس ئەوەی بە ئێمە نەکتۆ ڕێبەرایەتی شۆرش یا شخصی باشزانی کەواتە ئێوە هینەکەی خۆتان کرد خۆپیشاندانەکەی خۆپیشاندانەکەی خۆمان کرد زۆریش موافق بوو پەزیرایەکی زۆر گەرممان لێکرا لەو پیادەڕەوێکی 6 کیلومتری لە ئۆپسالاوە بۆ ستۆکۆڵم لە ئۆپسالاوە بۆ ستۆکۆلم لە فاسیلەی لە چواری ئێوارێەوە هەتا 6 بەیانی زۆریان کۆمەک کردین پۆلیس و خەڵکی سوێد و ئەوە زۆر بەهانامانەوە هاتن ڕاگەیاندەکان باسییان کرد ینی گرنگیان پێدا باسییان کرد هەموو ڕۆژنامەکان هەموو نووسی بوویان رادیۆ و تەلەڤیزیۆن باسییان کرد زۆر دەموستراسیۆنێکی موافق بوو ئێمە پێمان وان نەبوو کە ئەوە سیاسەتی پارتی دموکراتی کوردستانە یا سیاسەتی شۆرشە کە ئێمە لە دەرەوەش نەتوانین نەکەم فعالیت نەکەین ئەوە سیاست نییە ئەوە سیاسەتی نە پارتیە نە سەرۆکایەتی پارتی بەڵێ کاگەمیر لە کۆنگری سێ
کۆنگرەیسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڵێ لەوێدا دیسان کێشمە لەسەرەوە دروزە بێ کە دکتۆر قاسملو ئەڵێ بێمە کۆنگرەی دوو بێ و ئێوەش پێداگریەکەن کامە کۆنگرەی سێە چێتان لەوێ مەسەلەن بەسەرکەوتن لە پێشنیارەکانە کۆنگرەی دوو بوو یا سێ بوو ینی کۆنگرەی سێ بوو ئێمە بە نێوی کۆنگرەی سێ کۆبوونەوەکەمان کرد لە کۆنگرەکەدا ئەوان دکتۆر قاسملو بە تایبەتی پێداگر بوو هەر دکتۆر قاسملو زیاتر پێداگر بوو چونکی لە کۆنگرەی دوودا تەوهینیان پێکردو بە جاسوس و ئەوەیان نێوبردووە تی نابێت کۆنگرەی سێ بێ یعنی سێقە و سێحە لەسەر قەراراتی ئەو کۆنگرەیە دانێن کۆنگرەیە کۆنگرەی ئێستا کۆنگرەی سێ ئەو خود کۆنگرەی دوو بووە ئێمە دەتوانین ئەو قەراری ئەو وەختیە کۆنگرەی ئەوێ ڕەت بکەینەوە بە ناسەحیحی بزانین هەرواشمان کرد کۆنگرە دەبێت بێت بە کۆنگرەی سێ ئەو تەنیا دەنگ بوو کاگە میرە و مەسلەی بیری یان خود بڵێن لایەنی نەتەوەی و لایەنی بڵێن چەپەکان و ئەمانە لەو کۆنگرەیە شار هەبوو مەسەلەن بۆ نمونە جەناب لەو کتێبی خۆتا باسیەوە کەڵی قاسملو توێتی ئەگەر کوردی مەهاباد چەندە زیاتر مەسلحەتیان لەگەڵ شارێکی تری ئێرانیە تا لەگە سلێمانیە ئێوە لەسەرەوە پێتان خۆش نەبووە بەڵێ ئێمە کێشەمان لەسەرەوە بوو بەحسێکی زۆر عومدە هێزێکی کوردستانی جەماعەتێکی کوردستانی ئێمە وابەستەین بە بەشەکانی خۆمان بە وڵاتەکەی خۆمان ئێمە ئەگەر لێمان بقەومێ بۆ لە مەهابادرا هەڵدەین دێنە سلێمانی و دێنا و لەرەدی بۆ ناچینە ئیسفەهان و شیراز و تاران و ئەوە نیشانەی ئەوەیە کە پەناو پایەگای ئێمە میللەتەکەمانە ئێمە نایاڵین ئەو پەناو پایەگایە ببێ بە ئێران و مەسەلەی نەفت و کێشەوی پوڵ و پارەوە زۆر ئەساسی نییە ئێمە تۆ بۆ خۆت بەشداریت کرد لە کۆنگرەیسیە بەڵێ بەشداری کەواتە چیتری گرنگەیە کە لەو کۆنگرەیە مەسلەی خەباتی چەکداری و ئەو شتانە هاتە پێشەوەیانە لە کۆنگرەدا قسەی لێکرا بەڵام ئەوە قەرارێکی کۆنگرەی لەسەر نەدرا کۆنگرە پێیوا بۆ ئەوە زووە کۆنگرەکاری ئەوە نییە ناوەندێک هەڵدەبژێرێ مەرکەزێک هەڵدەبژێرێ ئەو مەرکەزە با بە خۆی دانیشێ فکر لەوە بکاتەوە شەرایطەکە لێک بداتەوە وەزعکە ببینێ ئەگەر قەراری کومەیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرە بوو بە شتێکی ئاوا ئەوە حەقی خۆتانە و دەست پێ بکەندەنا ئێستا قەراری کۆنگرە و داوای کۆنگرە ئەوە نییە کاکەلیمی حسامی و کاک حەمەدەمین و دکتۆر قاسملو ئەمانە لە دەرەوەیان ئێوەش لەوێ بوون ئەو کاتە سەفەرێکی وابزان پراگۆواناکەن لەوێ کەیانوریە بینن یعنی بۆچی ئەوەندە و سێ کەسە جەنابەت زۆر لە کتێبەکەشتا زۆر تەرکیزەکەیتە سەر ئەو سێ کەسە باسی خەڵکەکانی تر ناکەی خۆ حیزبی دیموکرات هەر ئەو سێ کەسەی سەرکردایەتی نەبوو بەدەیان و زیاتریشی هەبووە پرسیارەکەم باوا بکەم یەکەم بۆچی ئەوان هەرایان نزیک بنەوە لە کەیانوری و حیزبی تو دەوامانە دوو هەم بۆچی تۆ لە کتێبەکەتا کەمتر ناوی ئەو خەڵکانە تێناوە وڵای کەمتر ناوی هاتۆ لەبەر ئەوەی چارێزکەم کەمتر کێشە بکەین کەمتر ڕێگا بۆ خلاف و بۆ ئەوە بێڵینەوە لە پێناو پارێزگاری یەکێتی ناو حیزبەکە بوو کە من بۆ خۆم و کوڕەئی خۆم پرچێشیم نەکردووە لە زۆر مەوریدی ئاوادا هەرچەند قوڵم نەکردو من نەچوومە نەکەرە من زۆر کەسی دیکەش چەند کەسێکی دیکەش لە ناوەندی حیزبی دموکراتی کوردستاندا نەدەچوونە ژێر نفوذی حیزبی تودا بۆ حیزبی دموکراتی کوردستان بە خەیانەتیان دەزانی بۆیە ئەو دەستەیەی کە پێیان وا بوو حیزبی تودا دەتوانێت ئەو پەناگایە بێ بۆ خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ خەبات بۆ
حیزبی دموکراتی کوردستان و بۆ خودمختاری ئەساسی تر ئەوە یەکەمە لەگەڵ حیزبی تو دەبین. ئێمەش دیارە دژ بوون، قبوڵی ئەوەمان نەبوو. بەزێەوە هیچ پەیوەندێکی سیاسیشتان لەگەڵیان نەمابوو وەکو نەخێر هیچ هاوکاری بەرەیەک شتێک هیچ شتێک نەمابوو لەگەڵ حیزبی تودا. کەواتە کۆ گفتوگۆیانەی دکتۆر قاسم لەوان بۆچی بوو بۆ ڕاگەش بۆ ئەو گفتوگۆیانە هیچ پەیمانێک هەبوو لە ژێرەوە لەگەڵەوان بە قسەی زیندەیات کاک حەمەدەمینی سیرازی بەڵێ چۆن ئەو وەخت کە ئەوان لە برلین ئێمە لە برلین کۆبوونەوەمان کرد لەوێ قەرارات و شتەکە کۆبوونەوە پێکات و قەرار و شتەکە درا هیچێک لەو قەرارانەی کە دراوە بوو دکتۆر قاسملو لە دەرەوە بمێنێتەوە لەسەر داوای خۆی بۆەوەی نەکەوێتە ژێر فشاری حکوومەتی عێراقەوە جەماعەتەکەی دیکە کومیتێ ناوەندی گروپێک هەر لە بەغدا بن. ئەوەمان قبول کرد و ئەومان قەراردا قوتن چ قەرارەکە بە ئێمە بوو. دوایە پێشنیاریان بە ئێمە کرد کە بچین دیدارێکی برلین بکەین برلینی ڕۆژ هەڵات بڵێ ئەمە کوتمان ناین بۆچی نایەن کومان ئێوە دەچن حیزبی توودە دەبینن ئێمە حەز ناکەین بیان بینی بەڵام ئێوە کە دەشیان بینن هیچ قەرارێک شتێک نادەن بنسبەت حیزبی دموکراتی کوردستانەوە تان ئێمە نایان بینین و کارمان پێنە. بەڵام لە کێشەی داهاتوورا کە لە بینی خۆیان ڕوویدا و لە بینی کاک حەمەدەمینی سیرازی و دکتۆر قاسملو ئەو وەخت ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بووین و پاش شۆرشی خومینی لە مەعاباد بووین باسی حیزبی توودا هاتە گۆرە باسی پەیوەندی لەگەڵ حیزبی توودا هاتە گۆرە کاک حەمەدەمینی سیرازی پەیوەندی کرد بوو لەگەڵ حیزبی توودا بە ئاگاداری مامەغەنی من دیارە مخالیف بووم زۆر تند بەگشت ئەوە داهاتم بەگشت ئەو دەفتەری سیاسی خۆمان داهاتم کە ئەو کارانە دەکات لە بنەوە کاری غەڵەت دەکا کاری خراپ دەکا زۆر تند. کاک حەمەدەمینی سیرازی کوتی زۆر بە ئاشکرا چوو بۆ تاران لەوێ بوو من با کێشەکەت هەموو بۆ بڵێم چونکەوە بۆ خەڵکی ئێمەش پێویستەوە نەبێت کە بێتە دەلیلێک. ئێمە لە دەفتەری سیاسی لەگەڵ دکتۆر قاسملو داهاتی نەخوارێ لێ پێپلیکانە بۆی بچین نان بخۆین نیوەڕۆ بوو لە منی پرسی کوتی حەمەدەمین لەکوێیە حەمەدەمینی سیرازی وتم چۆتە پاوە منتەقەی پاوە بۆ تەنزیمات و بۆ پێڕاگەیشتن بە کاروباری وێ کوتی وەڵانە تەڕی لێ حاڵی وتم بۆ کوتی حەمەدەمینی سیرازی ئەوە لە تارانە ئەوە لەکەن حیزبی توودە دیارە ئەو وەخت دکتۆر قاسملو هەڵوێستی گۆڕا بوو بەرامبەر حیزبی توودا بەرامبەر بە حیزبی توودە و شۆرشتە گەورەی کوردستان لە پشت بوو تازە حیزبی توودە بۆ ئەو شت نەبوو. ئەمنیش پێم ناخۆش بوو کوتی لە کاغەنی پرسە کوتم بڕۆ نانی خۆت بخۆ من گەڕامەوە تەلیفۆنێکمان و تەلیفۆنم بۆ کاغەنی کرد گەرماش بوو نیوەڕۆ بوو کوتم وەرە بۆ دەفتەری سیاسی ئێمە کوتی بەچی بێم بەو گەرمای بەو نیوەڕۆیە ئێمە ماشێنێکی قاچاغمان هەبوو ماشێنێکی ڕەنجڕوێری بە قاچاغی بۆ کوتم وەرە هاتەوێ کوتم حەمەدەمینی سیرازی لەکوێیە کوتی بۆ لە دکتۆر قاسملو ناپرسی کوتم ئەو بە زمانە مەکەن تۆ قاسملو ئەوە حەمەدەمینی سیرازی لەکوێیە پێم بڵێ کوتی حەمەدەمین بە دکتۆر قاسملو شت و ئەمن بە دکتۆر قاسملوم کتۆ حەمەدەمینی سیرازی لەگەڵ حیزبی توودە دابنیشە پەیوەندی بکەم بە لەوەیە تەلیفۆنەکەشی بدەمێ ئەوە تەلیفۆنێکی تەلیفۆنی حیزبی توودە منیش تەلیفۆنەکەم لێدا بۆ حیزبی توودە کاک حەمەدەمین بوو جوابی داوە پێم سەیر وکتمە تۆ تەلیفۆنیستی حیزبی توودەی ئەم تەلیفۆن بۆ حیزبی توودە کردۆ تۆ بۆ جاوی دکتۆر لەو ژوورا لەم نەیلێ میوانی حیزبی توودە پێم کتم دەبێ هەر ئەوڕۆ بێ وقتی ئەوڕۆ تازە ناگەم بەڵام بەیانی وا بکەن سیارەیەک بێت لە ورمێ
وەرم بگرێ بە تیارە دێمەوە و لەوێ قسەی خۆمان دەکەین و ئەوە یعنی لەوێ بۆتان کەشف بوو کە هاتەوە بەڵێ لە کۆبوونەوەی کومیتەی ناوەندی ئێمەدا لە مەهاباد کە دەپرسا لە کاک حەمەدەمین بۆ پێم لێت کردو لەگەڵ حیزبی تودا چونچە قەراری ڕێبەرایەتی ئێمە ئەوە بوو تا حیزبی تودا حیزبی دموکراتی کوردستان وەکو حیزبێکی مستەقل و سربەخۆ نەناسێ ئێمە هیچ پەیوەندێکمان لەگەڵ حیزبی تودا نابێت ئەوە دوکتۆر قاسملو ئەوە کاک کەریمی حیسامی ئەوە کاک حەمەدەمین ئیسترازی لەگەڵ ئەو قەرارە بوون زیدی نەبوون چۆن ئەو کارت کردووە کوتی من لەسەر قسەی مام ئەغەنی چووم و لەسەر قسەی مام کاک دکتۆر قاسملوشە واقعەتەکەی ئەوەیە ئێمە ئەو سەفەری کە چوینە بەرلین لە کۆبوونەوەی خۆمان تەواو بوون چوینە بەرلین ئێمە چاومان بە سەرانی حیزبی تو دەکەوتووە قەرارمان داوە بە نێوی حیزبی دموکراتی کوردستان فعالیت دەکەین بەڵام لە بنەوە هەر شاخەی حیزبی توودەی دیارە دوکتۆر قاسملو تووڕە بوو لەوە کوتی ئەوە ڕاز نییە و ئەوە درۆیە و ئەوە هەستا بەجێ هێشتم وتم ئەم داوای پلنەوەی کومیتە مەرکەزی دەکەم بۆی تەکلیفی لانی کەم من ڕوون بێتەوە لەگەڵ ئەو حیزبی دموکراتە دکتۆر قاسملو چۆ خوارێ و حەمەدەمین وتم ئەتۆ کاک حەمەدەمین ئێمە ڕەفیقی سیاسین ئەقەلیان 30 ساڵە بە یەکەوەین چۆن بوو تۆ ئینسانێکی سادق و ڕاست و دروست بووی بۆ خۆت پێدوا بوو چۆن ئەوەت کردو بەبێ ئێمە تۆ لای فلان کەس ئەمن خەجاڵەتم زۆر جار حەولم داوە پێت بڵێم بەڵام دکتۆر قاسملو کاکەریم نەیانێشتم دکتۆر قاسملو قبوڵی نەکرد کەواتە ئیترەوە ئەوە دەستپێچێکە بێ بۆ بە تەواوەتی دابڕین نایدی بە تەواوی لە حیزبی تودا زۆر باش دابڕین زۆر باشە کاگەمیر ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی دیکەی گرنگەکەین بە تایبەتی لە دوای شۆڕشی ئێرانەوەی کە لە ساڵی هەفتانە ڕوەدات بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتای ئەڵقەیەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێت ڕەخنە لە ئەو کاتی حیزبی دیموکرات دەگری ئەوە بە چاوی ئێستەیە یاخود ئەو کاتیژە و ڕەخنانەت هەبوو پێ دوا بوو کە دیموکرات ناتوانێت ئەو بارە قورسە لەسەر شانی خۆی هەڵگرێ پێشنیاری حیزبی دموکراتی کوردستان بوو کە بەرەیەکی کوردستانی دروست بێ هەموو بەیەکەوە شۆرش ئەگەر بێ عەدالەتی تێدا بێ شۆرش نەبێت شۆرش لە ئەوروپا پارتی سەربەخۆیتان دروست کرد پێ وایە لە ئەوروپاوە توانرێ کوردستان ڕزگاری بکرێ کۆمەڵی خوێندکارانی کورد لە ئەوروپا مانای نییە دەبێ بگۆرە ببێ بە چوارچێوەیەکی وەسیەتری کوردستانی و مخالیفی ئەوە بووین کە حیزبێک حەقی ڤیتۆی هەبێت لەگەڵ کۆنگرەی نەتەوەیی پێکاکا بووین کاگەمیر لە حیزبی دیموکرات دەرکرایە خۆی وازیێنە